خۆشەویستانم ئەم ئێوارەیە لە دەڤەری سۆران و بە تایبەت لە نزیکی خەلیفان لە نزیکی شارۆچکەی خەلیفان لە گوندی بناویین. بناویە دوو بناویە هەیە، بناوی ئەمبەر و بناوی ئەوبەر یاخود بناوی سەر و بناوی خوارو. پێدەچێت ئێمە نسیبەکەمان ئەمە ئێوارەیە لە بناوی ئەمبەر بێ یاخود لە بناوی خوارو بێ. هیوادارم بەرنمەیەکتان پێشکەشکەین ئەم ئێوارەیە لەناو ئەم سروشتە جوانەیە، لەناو ئەم هەور و هەڵا و سەوزایەیە، لەناو ئەم دار و درەختەیە کە بەدڵی ئێوەی خۆشەویست بێ. تەمەناوەکەم کە ئێوارێکی خۆشمان لەگەڵا بەرنەسەر فەرموو با پێکەوە بچین بۆ گوندی بناوی. ئێمە سپاسی جەناب دەکەین هەر لەگەڵ دەرکەوتین جەنابەت هاتین فەرمووت لێکردین و وتت ئێوارەش لە خزمەتە مەمنونی جەناب. ئەمن جێ بدێ بەڵێ ئۆتی بوویمە خزمەتکاری پێشمەرگەیمە بەڵێ ئەلعانی شەنگۆها پێشمەرگەنی قسەکە زۆر جوانە ڕۆژنامە نووسی ئێستا پێشمەرگێ ئەمن هەر خزمەتی پێشمەرگام کردیا ئەمن زانمەت و ئیسلامی بەس کوردی برای منی زەرجی منی خوێنین پێکەوە ئەوە باشە ئێمە ئێستا ئەلحەمدولیلا پێشمەرگەیەکی دەست بەس دەستنوێژیشین عیبادەتمانەیە ڕۆژومانەیە الحەمدولیلاهی زۆر کەناڵ و کەناڵەکی زۆر دەرکەوتووە لە ڕازی بێ سپاس دەکەین. تۆ پێمان بڵێ دیم تۆ لە چەند ساڵە لەم دێژی؟ ئەمن بەڵێ ئەمن 10 سارە ئاوارە بووم ئەلعانیش ئەو تقریبی 15 سارە 16 سارە هاتیمەوە ئەو جۆخی ناخە زوورمە ئێرە جۆخی ناخە زوورمە ئێرانە جێ ئەو ڕۆزانن هەموو کردە دەغرودان ئەلعانە کۆکەش خەزوو ڕۆی و خەسوو ڕۆی ئەمیش هاتم پیرەمێردی گوتێ من لێرانە جێنی شەبم کوڕیشم لەسەرەوەنە. بەڵێ ئەی خوای گەورە کوڕەکانیشت بۆ سەلامەتکە سێ کوڕی خانەدان و جوانم و چی برانانە ماڵەکەشت خنجیلانە و خۆشە وەڵاهی ئێجە هەرو تەماشەکە لە هەرون تەماشەکە ئێستا بۆ ئێوارە چی سەرناوە؟ مەلا دۆڵمە ماشاءالله گەڵامێوی خۆتانە ئیپەلکە مێوی خۆتان هەمووشتی خۆنا هەیە ئەو لا هەموو ئیمێ ئەو ئاردی هەیە هەموو ئیمێس بینێت و بابا لە تۆ بپرسم بزانم دۆڵمەی ئێوە چۆن دروستەکە چی تێکەی؟ دۆڵمەی سرقا دینم پەلچی خۆماری دینم دوو تەماتە سێ تەماتە دەرتینم دوو سێ باینجانە دەرتینم ئەشتێک لەوێ دووسێ هەندە هێزکە گۆشتە دایمە نا دۆڵما و هێوارێ ڕۆکە ماستاوە چێ لای دەساوت خۆشە دەسەکان خۆش لۆ پیرەژن و پیرەمێردێ داک و بابێ خۆشم ئەو هێ تازە بردن گوتم هەڕوولۆیان زوو بە خێرا ڕەمەزانە خوای گەورە سەلامەت ئێمەش پێخۆشحاڵین سپاسینگۆکە ماشەڵا گوندەکەشتان خۆشە و ماشەڵا جەوێکی بارانی و ئەمە ئۆتی بووینە هەر لە شاخی ژینە قسەکەمەل ئان لێرا هەیە. بەڵێ ئەو گوندە ناوی چییە؟ بناوی ئێرە بناوی نییە؟ ئێرەش هەوە بەس بناویە سەرێ مەشهورە ئەمە بناویە خوارووە بەرێ ئەوە ئێرا هەیە بیوکەیە بخوا سەلامەتت کا سوپاس دەکەین بەخێر بێ ئێزەکەمەوان بەتخوا هێوار ناسکە خان چۆنی؟ باشم ئەو شتە چی بوو بۆ ئێمە تێنە ئێمە پێڵەن چتر ئێوە پێڵەن چی؟ سەیوانە بەخوا ناوێکی زۆر خۆشە سەیوانە پێڵەن سەیوانە؟ ئەمڕۆ بارانەوە نییە؟ تۆ لەگەڵ ڕۆژبوو چۆنی؟ باشم چەند ڕۆژت گرتووە؟ وڵاتە ئێستا سێ ئەوان تریش لە بین تاانمەگرتنەوەی تشەموان دەگرم ینی بەس سێدانت لێ خواردووە؟ ینی سێدان شکاندووە؟ ئافرین بۆ تۆ ئەمڕۆ بە ڕۆژ دووانە؟
نەخێر ئەمڕۆ بە ڕۆژوو ئافرین سەیریکە من هەرچی بە ڕۆژوو بێ شتێکی ئێمە ئەمە دانەیەک بۆ تۆ ئەجا هەچی ڕاستیش بڕوە ینی ڕازگۆ بێ شتێکی تریشێ دەمێ ئەمە لە بەرۆی تۆ ڕاستگۆش بووی بۆیە دووشت دێمێ هەم بنێ شتێک هەم عینێک ئافرین بۆ تۆ لە پۆلی چەندی حوت مەکتب خۆشە زۆر ئەی تۆ لە چیا زیرەکی ئەودا پیرەتە ئاوەشایەتی بۆیە ئاوەڵە هەموو شتێکی زیرەکە ینی لێ ڕازیە ئیشی ناوماڵ چیە زانی هەموو شتێکە زانی یارمەتیانەیت بەڵێ ئەم بەس ئەمنیانەمەزە هەموو ئیشانم دەکەم ئەی ئافرین بۆ تۆ ئەی ئافرین ئیشێکت بۆ ئێمەش کرد ئەوە بوو سەیوانەیەکیشت بۆ ئێمە هێنا بۆ کامێرەمانەکان بۆی کامێرەکان تەڕنەبن ئافرین بۆ تۆ ناسکە خان ئافرین بۆ تۆ ئەمە درێژبی باوکە گیان السلام عليكم قربان السلام عليكم السلام عليكم شلون قربان باشن حاجی مامۆستا باشی دەنگ باست باشی وەزت باشە خوا لە ڕازی بێ خۆ باشی چاکن شکر دەنگ و باستان باشن شکر خاڵتان ڕازی بێ خۆ سپاسانەکەین ماشەڵڵا ئەمڕۆ بارانە لەبەر بارانەکە زۆر ناوێرین بینە دەرەوە وەڵڵاهی زا بۆی خۆشە کە بارانە بەو بەهارە خۆشەی بارانێکی لێ بێ هەر ینی بەهار بە بارانە خۆشە باشە حاجی مامۆستا بەرو مزگەوتان چۆنە بەو خوای باشە الحەمدوللیلا لەو خوای بەزیادی بێ یعنی تەراوی ئەوشتوانە بەردەوام الحەمدوللیلا نوێژەکان ئەوەی مەجالی بی پێنج فەرزا ئەو ئامادەیە لە مزگەفتێ و ئیدیکەش تەراویعەکانەکەین و ئێرە شوێنی ئیشە ئایا توانن هەموو فەرزێک ئامادە ئەوەی پێی بکرێ مەجای بیجاروی لە ناو ئیشیش کابرا دێتەوە جەماعەتی خۆکە ئەوستۆ ناو ئیشەکەی ئەرێ وڵای زە نەخۆ ساحب مارات و عیوان و ئەو شتانەنا تۆ وتاری هەینیشت هەیە ئەمن ناوەڵە بەس لێرە جەماعات شتی ها ناکەم لەو مزگەفتەی وتاری هەینی لە مزگەفتی دیکە مزگەفتی گەورە تۆ بەس ئیمامەتە ئەمن بەس ئیمامەتی من خۆی قاری ئۆمۆزینە بەس لێرە لەو مزگەفتی ئیمامەتیەکەم لێرە تەراوی عیان لۆکەم ئینشاءالله ئەوەی پێن بکرێ تەقسیری ناکەی خوا مۆفەقتان کە یاخوا زۆر زۆر بەخێر بێت با قوربان سوپاسانەکەین ئەی جەنابەت کڵاو و جامانەی فەقیهاتی لەسەرایە فەقیت لەکوێ فەقیت لە سۆران فەقیهاتی بە مەرحەلەیە چۆنە بمرحلة ئێستا تۆ مەرحەلە چەندی مرحليك لە مەرحەلەیەکە چی خوێنن والله درس بەرکەویە خوێنن نا والله ئەی عواملی جورجانی بله ئەوە خوێنن وانە عواملی جورجانی ئەساسە بله ولا أساس ئێستا لە هاتووی تۆ بۆ ماڵەوە بەم ڕەمەزانە ئەی تۆ بۆ بەرو مزگەوتەکە هیچ باوڵم پێشنوێژەیەک شتێکیان بۆ ناکەی لەگەڵ بله ولا أخم أنا كم جەهریەکان نەکەیت بله زۆر باش ئەو لێرە بێمە ناکەین ینی ئەم باشە ینی ئەدی تەجوید و ئەو شتانەت باشە لا ولا ناخذ تجويد تەجوید نەخوێندووە دەیشەڵات تەجویدەکەشی لەگەڵا خوێنیت ئینشاءالله لێ مۆفەق بی ئینشاءالله سوپاسانەکەیت سوپاس مامۆستا ئەبا بزانین حاجی مامۆستا تۆش چێکمان بۆ بڵێ لەسەر ڕەمەزانێتی ئەم گوندە والله ڕەمەزان لەخوای بەزیادی باشە خۆشە ئێتر ئەوە ئێستا ساعات تقریبا 4:30 نەبووە گوڵۆ بیشەکە ماشەڵڵا دنیا تاریک بارانە هەورەی بارانەی وەزەوەکەی خۆشتر کرد جوەکەی خۆشتر بەرێ ئەرێ وڵای نەخۆ گەرما بوو پێشەوە بارانە بەس ئێوە بە چیەوە مەشغوڵە بە ڕۆژانە ڕۆژانە مارات وشتووانە ماراتان هەیە بزنە مەرەز وازام لە منتقی لەو منتقی وڵای کە لە منتقی مەلەی لە منتقی خۆشناوی تێ بزنە مەرەزی لێ بزنە مەرەزی هەیە ئەی ئێوە بەس شوێنەکەتان هەستەکەم بۆ بزن گونجاوە بەرێ لۆ بزن و لۆ چێروش وانە باش مەڕوو بۆ مەڕش باشە ینی مەڕشتان هەیە ئارێ وڵا ئەمە بەخۆمان نیە بەس نام بە بەس گوندەکە گوندەکە هایتی مەڕی گوندەکە ئەو حیوانداری کەیکەن بەس بۆ خۆیانە بۆ ماڵەکان یاخود بەشی ئەوشەکە کە بەخۆی بەشی ژیانی خۆشیان لەسەر ئەوەکەن ماست فرۆشتن و دیسک فرۆشتن و باشە هین لە هەندێک شوێن شوان نییە ینی نازان خەڵک چی بکەن بۆ شوانی ئەوە وای کردووە کە حیوانداریان پێ نەکرێت لێرە شوانتان دەسەکەوێت بەخوای لێرە هەر کەسی بەخۆی شوانی خۆیتی هەر کەسە بەخۆی ئەی مێگەلەکان تێکەڵەکەن یان هەر کەسە بەخۆی ئەبینی ئەگەر لە چای شوان تێکەرکەن ئەگەر هەر کەسەوەی خۆیتی
لە ڕەمەزانەتی لەلایەوە الحەمدوللا ئەم فترێ باش بڕێ ئارێ وەڵی لەخوای بەزیادی دەی ئەرێ هەر ڕەمەزانیش نییە ماشەڵڵا موفق بن ئینشاءالله بەخێر بەسەر چاوە سپاسان دەکەین کا عەلی سەلام عەلەیکوم عەلەیکوم چۆنی قوربان تۆزە لەبەر بارانەکەش ڕاتەگرم کێشە نییە کێشە نییە باشە من شتم زیاتر لە بەرە بەس ئەگەر خۆ سەرمان نابێت دەی باشە لەگەڵ ڕەمەزانەتی چۆنە زۆر چاچی وەڵام ڕەمەزانەتی لە ژێر بارانە خۆشە زۆر خۆشە ڕەمەزانەکە زۆر خۆشە گرمەی هەورانیش دێ ماشەڵڵا لە ڕەمی خۆی بە زیادی بیارەبی ئامین ئاڕەبی کاک عەلی بینم جاوگژ و باخ و باخاتێکی جوانتان هەیە بەری وڵا کوارگوشتی و ئاسا نییە بە قورئان ناوساری مامۆستا بۆ وەڵا بلێ دەنەزانم نا ئیشی ئەو بارانەیە قەدرێ دیکە پێشی مانجی پێنج گەلک تەڕیتی بوو نەهاتنە دەرێ مجاوقتە هەتچووبانە ئەو گۆڕانە هەر کەسی چوو بە علاگەشیە کرد ئەلانەکە کەس نەچووتێ و کەسیش نەکردی کەس نەکردو ئەم ساڵ نییە ئەی باخ و باخاتان شکر الحەمدوللا ئافاتی نییە خۆی مامۆستا نییە هەوسارەکە ئەم ساڵ نییە لە زۆربەی شوێنەکان وایە ینی بەهۆی باران وشتەکەەوە واریدات کەمە بەری نەما ئەی بەڕۆژ بە چیوە مەشغوڵە بنێەوە وەڵا مامۆستا ئەلانەکە ڕەمەزانەوی دیکەش ڕەمەزانە نیش ناکەن ناوەڵە چی چیش بکەین ئەی چوزانە پاچە کۆڵەیەک جاڕنێک برێم لە تێنا و لە برساش نییە ڕەمەزانەکە خۆشە ئەگە بچینە ناو عادش مەژی ئەو باخچە ماختانە لەو پیاسەیەگە نەما چیش بکەین ئەبینم ئێوە چنارتان زۆرە چنار لەیان دەشوێن پێڵەن سپیار لەیان دەشوێن پێڵە دار سپیدار بەس ئێوە بڵێن ئەم چنارانە ئێستا ئێوە چی لەکەن خۆجاران سەقفی خان و خەڵک بەدارێکی لێ ناگەڕەنگە لە کسر مامۆستاوچی بوونە باسکەداری هەندا لۆ دەستە کوشمەچی خاکەناس و برێم لۆخانی بەستن و دەستە چێخانیانە لۆ بەستنا خانیا نەزار ڕۆشتی هەنا بە زۆری لۆ نەزارڕ باشە کاک عەلی ئەبینم ماشەڵڵا چناری ئێرە ڕێکە وازانم بەناوبانگە بۆ چناری ڕێک ئیشی ئەوە چییە بای زۆر نییە چی بە قوڕانیدا ناوە لە ناو و دۆراییە سپیناری لێ برن دەبن منتیقەشی بە ئاویشە خۆش وابزانمەوە زۆر دووری ژنین لە خەلیفان وەنیە وەلاوەتە غەریفانە ئەلان بە تۆمبیلی و پێنج دقاتی خەڵکەکەتان معاشخۆر نییە یعنی معاشخۆرتان نییە لە ناو گوندەکەی بە قورئان بەری وەلا هەندەکە هەیە هەندەکان نییە و برێم مە بەسم وایە ئێوە کوتان حیوانداری وشتمان هەیە باخداریشمان هەیە باشە لە باخداریە ئێوە چ میوەیەکتان هەیە بە قورئان ئەو باختە و برێم سپیندار و ئەگەر ڕزمەزیش نەبن ئەی هەنارتان نییە هەنارنیانە بەرێمە بەو شێوەی نییە بەس وازام ئاوتان باشەوە نییە ئاوتان زۆرەوە زۆرە بەریاری وەلا هەوسار هەیەکدارە زۆرە مۆستا ئەو بیرە یا حکوومەتی لێداون ناو مزگەفتێ ئەلانەکە بێتگەل لە ناوبیرێ نییە هەندە ئەوە بەس ڕسە بیرێکەوەی بەناو مزگەفتی وەرەبی پێش مزگەفتی دەخوا بەرەکەت داریکە یاخوا داوا لێ بردنەکەم لەش تەڕ بوو تۆز قوربان سپاسن کاک عەلی جان مەمنونی جەنابتین فەرموو لێرە ببوو لێرە پرۆسەیەکی مانگادۆشین هەیە با بزانین سەرکەوتووە بین لەوەی کە بۆ ئێوە بگوازینەوە سەلام عەلەیکوم وەڵا وەلەو شوێنەکە تاریکە بەڵام ئاوا سەلام عەلەیکوم چۆنی باشی ئەوە ئەگەر نەیدۆشی فریانەکەوی جۆرەکەی خوارد بەس ماشاڵڵا هینە تۆزێک هاروهاجە وابزانم خوا باشە ئێوە بەشی گۆلکەکەی تیا هێڵنەوە بەشی جۆرەکەی تیاڵنەوە هێواران نا هێوارا دۆشین بەس بەیانیان لۆی تێدێرینەوە ینی ئێواران بە تەواوی دۆشن هێوارە بە تەواوی دۆشین باشە مانگایکی ئەوە چەندێک شیری تایە بەخوای زەمان گازانی هەندەکە زیاتر تێدا هەندەکەشکم تێدا وەڵا ئەی بە ڕۆژ نیە ڕۆژێکە باش نە لەوە ڕابێ شوێنەکەی باش بە ڕۆژە بە ڕۆژە هەندێک ڕۆژە باشترە هەندێک ڕۆژان هیچ تێدانە ئەگەر تەڕیەت تیوی هیچیان تێدانە بەس وەڵاگە خۆش بی خۆ باشە ئەم بوارە شیرەت تێدا ئەرێوەڵە باشە باشە شیری مانگا باشترە یا شیری حیوانی وردی باشن هەموو باشن بەرێم بەس ئەجاوە بە تەبیعات ئەبینێت و عەز لە شیری چێراوێکی دیکە عەزی لە شیری ئەویهانە ئێوە بەس بۆ ماست ئەم شیرە دۆشن بەخوان و هەموو شتی بەکاردێ ئەگە هەر زۆر بێ توانی بکێ پەنیر توانی بکێ ژاژی توانی هەر
هەرچی بکەیەبی بەسەمان ئانەکەی چێرانای ماست و ماستاوی باشە ئێستا وازام جۆرەکە زۆری نەی خوارد خواردیە فریان نەکەوتن ببوورە 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 کاک دەشتی خەڵکی ئەم گوندەی بەڵێ ماڵیشتان لێرەیە بەڵێ بەڵێ لێرە ینی تۆ لێرەژی بەڵێ نازم گەنج زۆر حەزی لە لادێنیە وایە وەڵام مامۆستا لادێ لەبەر و عزیان لێنیە خزمەت گوزاری کما چۆن خزمەت گوزاری داوا چیەکەی بۆ منەمە گەنجین عزمان لە تۆپانەیە ساعی لێنیە شەوانە تو نازانی بیشە کوێ یعنی خۆ لە گوندی داوا کافتریای ناکەن ناوڵە داوای کافتریای ناکەین یامان نایە بەڵام ساعێکمان دەوێ شوێنێک بی ناڵم کافتریای بەڵام هەر ئاوا جەیەک بی پارکەی بەسیت بی بچینێ ئەویشمان نییە ئەوێ مەوزوع ئەی لەگەڵ ڕۆژوان چۆنی وەڵای بە شخصی خۆم زۆر باشم لەخوای بە زیادی بی باشی بەڵێ الحەمدولله ئەی ڕەمەزان هیچ ناکەی وەڵای مامۆستامە بە معازر لێ لە گوندەشی بە مەحازر بەڵێ مامۆستایی بە موقعەت ینی دامەزراوی گرێبەست گرێبەستش مامۆستا لەخوا گرێبەست ینی تۆ بە حاڵ مامۆستایی سەرکەوتو بیشڵ با بچمە لای ئەو گەنجەش بەخێر بێت قوربان سەلام عەلەیکوم لەبەر بارانەکەش ڕاتانەگرم داوا لێ بڕنەکەم داوا لێ بڕنەکەم لە وەرزشەوانە چی والله ئەکەم ئەکەی تۆپانێ تۆپانە منۆزانی یاری ئاسنەکەی ناوەڵە ئەی تۆزە دەموچاوە بێ تااقەتی پێوە دیارە ڕۆژەکە بە ڕۆژم مارێوەڵە دەخوا لێت قوبڵکەخوا هیچی شە کارێکت کردو ئەمڕۆ ئەمڕۆ بەڵێ وڵای بەس نووسم بەس نووسی وڵای خۆ نووسینش کارە قورسە ینی زۆر زەحمەتەدا ینی خەو ئەی باشە بۆ حیواندار وشتیوە جاجار ناچی حیوانەکان بجێڕیتەوە بیانێنیتەوە چێر وشتیوەمان هەیە چێڵتان هەیە بەرێ بەس وازم چێر فەقیرە ئەوەندە دوور ناکەوێتەوە وەکو بزن و ئەوانە نی ناوەڵە کوزنانە زۆر دوور ناکەێت چی شتێکی لادێت زۆر پێ ناخۆشە چی ئیشێکی بڵێم چێ وەڵای ینی جاری وایە ئیشێکی لادێ قورسە ناخۆشە گەنج ڕقی لێتی کاداگرتن کاداگرتن لەبەرتە بۆ تۆز و ڕاستەکەی جا لە هەندێک شوێن کاکە کە کردە ناو کادێنەکەەوە ئەوێ بچی بیشی شێلی ئێوەش واکەن ناوەڵی دەفەردان یەکەوە خۆشە ئێستا لە فەردانەکەن ئێوە کایە ئەوەی کە پێڵن کاجیا زۆر ئەو جا دوورنەوەی گەنم و ئەوە جۆیەکەی ئەوە ناخۆش ئەوە پوتۆزی زۆرترە باشە بۆفەقبی بۆفەقبی باوس بەلایم گەنجەش کاکە سۆنی تۆ بە جلوبەرگ و دیزاینەکە و بێ خەڵکی شاری ناوەڵا گوندیم بەس تقریبی هاوشەوە شاری وەڵام ماشەڵا گوندەکەش ناخۆشە سەر ڕێگای تۆ باجارە بزانم لەگەڵ ڕۆژوا چۆنی باشن الحەمدولillah باشی کەواتە بە ڕۆژوان ماندوو نەبووی بەرەوەڵا کوماندینە ئەوە ماشەڵاوە ڕەمەزان وا خەریکە تێپەڕێ بارانەوەکی باشە بەس برسێبی وڵا زۆر برسێبی تۆ لە ڕەمەزانانە بە زۆری برسێبیت ئەرەوەڵا ئێستا جۆکەی وەنیە تێنی زۆر باران و ساردا بەس برسێبی با بڵم بۆی کەس نەزانێ ئیخباری یەکێک لە کامێرەمانەکان بەکەم یەکێک لەوانە زۆر حەزی لە خواردنی ئەوانە بەهانە لە خواردنە دۆزێتەوە بێ ینی خواردنی تایبەتی بە کاداچی تۆ لەگەڵ خوارد ناچۆن هەموو خواردنێکی خۆی ناوەڵام خواردنێکی ناخۆم حەزم لە چییە وڵا کورد چێ برنج فاسۆلیە و گۆشتە زیاتر ماشەڵڵا ئەو فاسۆلیە ئەزانیسی ماشەڵڵا کوردەڵە بیخەرەسە گۆڕەکەشم غیری فاسۆلیا لە شلە حەزل لە ینی مەمەسن لە ترشی ئەوانە حەزل لە چییە لە ترشێتەوەوانە نا مەبەسم لە شلە ینی شیوی ئەوەی کە پێڵە وەڵا نیسکم عەز لێتەوە تەواو فاسۆلیا و نیسک وابزانم خزمی یەکیشن زیرانە باسمە لایە و کاکەش کاکە سەلام عەلەیکوم تۆ ئیشی خۆتە کردووە
قەمسەڵە لە بەرای زۆر شتێکی باشە یعنی گەر لەگەڵ جەنابتا بژمێنمە مشکلە نیە وانە تێگەشتی لە داڵەوە بۆ داڵ باشە سوپاس دەکەین یەکەم پرسیارم ئەوە بێ بزانم لەگەڵ ڕۆژووی ڕەمەزانی ئەم ساڵە چۆنی خوا بەزیای وەڵا زۆر باش لە هەموو سارەکان باشترە سار ینی سەرلەبەری گرتووە هەروەڵە فەرعیبە ینی بڵێ گوندەکەتان گوندێکی خۆشە زۆر هەوا و ئاو ینی نازانم جێوێکی زۆر خۆشی خۆش ئاوەکەی و فراوانیەکەی و هەمووی لێک دوورە زۆر خۆشە دڵت پێبێت ڕاستە حەقی ئەوەی هەیە کە ڕاستی ئێوە گوندەکەی خۆتان خۆش بوێ عادەتەن بەهاران هەر زۆر خۆش وڵا زۆر خۆشە هاوینانش ئێوە ڕووبارتانەیە مەلەیەکەن هاوینانش هەر بێکار نابێەوە چەمەکەی نێزیکە و ئاوی لێە تۆ چی بە ڕۆژ بە چیوە مەشغوڵەبی لێرە وەڵایی هەر بە ئەوە ئاژەڵداری ئاژەڵداری یارمەتیانە دەین سب بەیانیان بۆچیانە بنیوە نۆ بە شوانیەک شتێک ناکەی ناوەڵایی شوانەتی بە من ناکری ڕق لێتی پەڕاندووە ڕق لێ بێتەوە بەخوای نابەس ناتوانم بچم بۆ شار ئەی خوێندکاری چیت وەڵایی وازمی ناوە وازت تێنا ئەخرە بێ بۆ شتێ وازت تێنابێ وەڵایی کاری خۆیە ئەوە دەی سەرکەوتوبی ئینشاءڵڵا بەس حتمەن ئیشێک بگرێ بەدەستە با لە ماڵۆلانی کەم بڵێن ئینشاءڵڵا بێش ناوی ئینشاءڵڵا بێش نابێت دەی موفق بن ئینشاءڵڵا موفق بن با بزانم ئەم کاکەیە هاتۆ وەرەم لاوە وەرەم لاوە بە سەرمان نییە والله خۆش ئەی تەڕش بووی تۆزێکەوە هەستەکەم وایە لەبەر باران وەستا ئەوە منیش خستمێ بەر بارانەکە بە یەکجاری ینی تۆ حەزت لە چی لادەیە لادێ هاوینان خۆشە بۆ سەر ڕووباری تۆ مەلەوانیەکەی بەرێ مەلازانی بەرێ چ جۆرە مەلەیەکە زانی تو مەلە بۆ قەزان مەلە بۆق بەس مەلە بۆق زوو هیلاکەبی بەرێ نقم نابی وڵی ئەگەر بزانی نقم ناوی بەڵام ئەگەر نەزانی نقمەبی ئەی باسکە نازانی ناوەڵە من نازان تەمان من لە هەوای زان مەگەر بچمە ناو ڕووباری هەر نایزان وڵی من مەلە باسکە نازان نایزانی هیچەکەم لە مەلە باشەکان بەڵام ڕاستەکە قورسە بەزێکێکە لەو مەلانەی کە ئینسان بتوانێت لە ڕووباری گەورە پێ بپەڕێتەوە وەڵە مەلە باسکە زۆر باشە ئەی تۆ لەگەڵ ڕۆژوە چوون وەڵا لە خۆی بەزیادی ویستم ڕۆژەکە لەبیر بەرمەوە بەس لەبیر ناچێتەوە نیە باشە با پرسیارە لە تۆ بکەم چەند سەعات بە ڕۆژوە بی وڵی تقریبا 16 ساعات و نیم تقریبا نزیکی 16 ساعت وانە بەس لا ئێوە تۆزێک درەکتریش وازام هینە بێ لەسەر تەوقیتیەوە لەگەڵ هەولێرایەوە زۆر باشە ئەی تۆ چێڵتان هەیە بزتان هەیە مەرتان هەیە چیتان وڵی سێر و بزنمان هەن ئەی شوانی پشتیوان غێناکەی بڵێ شوان شوانیت بڵێ ئەی باشە چۆن ڕەمەزان نەچووی وڵی برایەکم هەبووە و لە باتیم چول بەڕۆژ تۆ لەبەر ڕۆژەکانت دەیخوا گەورە سەلامەت ئەی خوێندن هیچ نەخوێنەوە وڵی تا شەشم خوێن تا شێش ئینشاءڵڵا دوای بچۆرەوە زەرت ناکەیت تەمەنت ئەوە ئینشاءڵڵا ئەوە تەمەنت گەورە نییە ئینشاءڵڵا لە مستەقبەلا چیتەوە من هیوای سەرکەوتنش بۆ خوازم با قوربان شوانێکی شارەزا بە دوایی تاڵب العیلمیش بە ینی جارێکە کە چیتەوە بۆ قوتابخانە بۆ مەکتەب ئەوش دیسان مەسەلەن بە باشی بکە هەر دەستدا هەر ئیشێک بە جوانی بکە حەماڵی بوو شوانی بوو هەرچێک بوو ئاها کوردەواری لە بە پیاوانە سەلامەت بی خۆشەویستان ئێستا لەگەڵ کاک حاجی محەممەدە ئینشاءڵڵا سەردانی نەخۆشێکەکەیت دەچینە لای خزمەت نەخۆشێک لەو ماڵی حاجی مامۆستا فەرموو جەنابەت کاک مەجید جان سەلام عەلەیکوم. وعەلەیکوم سەلام وەڕەحمەتوڵڵا وبەرەکات بەخێر بێ. تەمەناوەکەین لە خوای گەورە پاڕێنەوە ئینشاءڵڵا خوای گەورە شیفای نەخۆشەکەش سەلامەت بێ یا رەبی سەلام. لە مێژە نەخۆشی جەنابەت؟ وەڵای تقریبا 3 ساڵە. ئینشاءڵڵا خوای گەورە شیفات دەیە. جەوی دێیەکەوە هەم جەوەکەی هەم هەواکەی هەم دڵنیام لەوەی کە خواردنەکانیشی ئینشاءڵڵا ڕێک و پێک و پاک و خاوێنن دڵنیام لەوەی کە ئینشاءڵڵا بێ بە بەمای شیفا ئینشاءڵڵا. بەڵێ لەخوای بەزیاد الحەمدولilla زۆر باشە زۆر لە پێشەوەیە لە من. کاک مەجید چەند ساڵە تۆ لەم گوندایژی؟ وەڵای تقریبا خۆتێ لەدایک بووی لێرەی؟ بەڵێ دای بووی ئێرەمە بەڵێ بەڵێ زۆر نمێژ 20 ساڵە زیاترە. باشە ئەی بە تەمەنی تۆ
ئەم گوندەی ئێوە لەگەڵ ڕەمەزانەتیا چۆن وەلای زۆر زۆر چاکە زۆر بەرە پێشە زۆر بەرەو پێشە من دڵنیام ئێستا زۆر باشە چونکە گەنجەکانیش ماشەڵڵا و بە ڕۆژون ئیش و کارێکی وان نییە کە زۆر پێوەی ماندوو بن بەس ئەی قەدیم خوا بە قەدیمەوە زۆرمانی بوو قەدیمەوە گەنم بوو جۆ بوو ینی جێرە بوو هێزر بوو وراغ بوو برێمشتیوانە نیام زۆر جێریانە کرد ئەو کاو شتیانە بردەوە گوندی بناویە سەری بەس ئێستانە کۆکە دەخوا بەزای زۆر چاکە بەتەرەتەری ئەچێرین بەدەشە دروینەوە باش هەر بە خۆشی بۆی بینەرانی زەردەخەنەیەکیان بێتێ ئەمە ئێوە پێڵن چی بالیف ئێمە پێڵێن سەرین سەرینی پێڵێنم سەرین بالیفی کوردی ئەمە بالیفی کوردی ئەمە تەبعاً من لە دیوەخانان بینیومە کاک مەجید ئاواش دایانێن تەواوە ڕاستە فەرمووی عالی ئەوە جگە لەوەی کە ئەمە لە کوردەواریا زیاتر بەس بۆ شاندادان و بۆ پشت و ئەوانە بەکاردێت بەدە زیاتر نیە بەس لۆ پاردانەوەکەوە تەواوە خۆر کاتی خەو ئەمە بەکار نایێت دانی بۆ خەویشە بەس بەخوا بێ دۆشەکە بەرز بێ ئەمە نزم کەیتەوە ئەنجاگەر بەگەر من لەسا هیچتەشم پێیان نەبیە کاک مەجید دەڵێن جەنابەت قسەت خۆشە قسە خۆشی بەتەکید ئەویش ئینشەڵا ئەجری لەسەرە چونکە ئینسانەکە بتوانێت قسە خۆش بێ لەگەڵ دەوروبەرەکەی لەگەڵ ماڵ و مناڵەکەی لەگەڵ هاوڕێکانی بەتەکید ئینشەڵا خوای گەورەش ینی پاداشتی ئەوەیە داتەوە کە کاینێ ئەمە ئەڵبەت کە باسی قسەی خۆشەکەی باسی لەخ و ئەوانە ناکەین ئینشەڵا حەزەکەین ئێمەش وەکو بۆ بینەران ئەگەر جەنابە شتێکی خۆشمان بۆ باس بەسەر هاتێک شتێک کە لەم دەیە ڕوویداوە مەسەلەن بۆ منە ڕووداوێک کە شتێک کە شتێکی خۆشە بەخواز بەسەر هاتی وەلای هەن بەسەر لە حیساب نییە طبعاً کورد فێرە هەمیشە بەسەرهاتی ناخۆشی لە بیرە ئێستا باسی کەی بڵێ باسی کۆستکەوتنێک یا شتێکی ناخۆش دەیان ڕوودا و دەیان شتی بیر دێتەوە بەس کە باسی قسەی خۆشەکەی جاری وایە نازانم قسەی خۆش ئەم بەئیلادێ حەزەی بسمی ینی ئەوە عاجمەت زانیم ئەمن هەرچی نەعەز بینیتم دۆست من هەمووی نەدۆستە منە هەدە پێ واسمان ئێ مەزدیات قسە زۆر خۆشن زۆر عاجمەت زانیوە نەبی بەقی لەوە کوردیەکەی ئەڵێن ینی کەواتە تۆ پیاوێکی دڵسافی وەڵای لەخوا بەزای الحەمدولله جێشم دەکە کەس نییە عەرزی مزگەوتێش تۆ جەنابەت پێشکەشت کردو ئێکەشی لەو بەری گورکاریە ئەو شەرە مندام خوا خێر بنووسێ یاخوا وەڵای ئینشاڵڵا ئەوەش خێرێکی گەورەیە خوا بەجادبی ئیشارەکە خوا بنووسی ئینشاڵڵا خوای گەورەی کا بە بای کەفارەتی لێخۆشبوون و شیفاشت ئینشاڵڵا سوپاس دەکەین ئێمە ماندوومان کردی ڕێزویە ئاوەک شش نییە بەناشکردی بێ ڕەمەزانە تۆ بۆ خۆ نەخۆشی عوزری بە ڕۆژوو نەبوونت هەیە بە ڕۆژوو یا بە ڕۆژوو چونکە دکتۆر حتمەن ئیزنی گوتیەکە بگری گوناتەکاتە خێت سەرە دل لێ بدا ناگرم ئەوی پێ دەبەرەوەکەنا بش برم هەرەکرم ماشەڵڵا ورەت بەرزە ئینشەڵڵا خوا شیفاشت دەدا هەر بەرزە ئینشاءالله الحەمدولله هەر بەرزی شەبی ئینشاءالله کەتابی کەتبی ئینشاءالله فقط کە خوا ببورە هینیشمان کردی عەزێتیشمان دەی هەر کاتێکی پێویست بوون ئەم لە خزم خوا لە ڕازی بێ سپاس دەکەین مەمنون جەناب نا دەزانم دڵنیام من دڵنیام لە جەنابێت الان هەندی ڕوو ئەخۆن خۆش خوا لە زۆری سەی خوا لەتان ڕازی بێ خوای گەورە ئینشاءالله شیفات بدە ئەمەش دوعای خێرت بۆکەین ئینشاءالله پێ خۆشحاڵم کە ئەنگۆ هاتنە ئێرە مزگەوت و ئەیەک دین دیتن و پێشکەوت چاون پێک کەوتوتەوە خوا لەتان ڕازی بێ دەی خوای گەورە مەفەق ناگایشە خوا مەفەق ناگایە خۆ عەفو بلکە خانزاد سلام علیکم چۆنی باشی بەخێری زۆر ئەمە نەوەتە ماشەڵڵا بەێ وەیشتی خوا چۆنی نەوەیتم
شیفاخان شیفاخان ئەمە ماڵیان لێرەیە بەرێ دەگەرە بەدانە هێشتا معاششتیان نیە ماریان نەکردە خوا دەخوا شڵا ڕستکان بە من ماشەڵا بەروخانوتان خۆشە خۆشە وەلای لە خۆی بە زیادی باشە پێش شکری بە چیەوە خەریکی ڕۆژانە ئەو خوای ڕۆژانە بە چێر و بزن و شتی وانە خەریکم چێرداریەکەن بەرێ باشە بە شیری ئەو چێرانە چی دروستەکە بەخوای ماستی دروست دەکەم لۆر و پەنیریش دروست دەکەم باشە ئەو لۆرک و پەنیر و ماسوشتا هەر بۆ خۆتانەیە شکر بەشی ئەوەش بەخوای لۆ خۆما و لۆ جیران و شتی و لۆ کوڕ و مندار و شتی خۆشیتم دێمەفاق بن وازانم پیاوەکەی چ ناویش نەخۆشیشە بەرێ زۆر نەخۆشەوە لایەوە 3 سار 4 سارە نەخۆشە ئینشاءڵڵا یارمەتیدانی ئەوش خێرێکە بۆ تۆ ئینشاءڵڵا رێ وەڵڵای بەتەمام چەنە واجبی بەڵام ژن و مێر دەکەی هاوکاریەکەی بکەن بەڵام ئەوەندی پێم بکرێ هاوکاری ما بەس ینی تۆ وەکو خێریش سەیری بکایە ئینشاءڵڵا ئەوە خوای گەورە لەسەری پاداشت لەسرم واجبە لۆی بکەم هێزا خوای گەورەش لێ واکەم ئەجرم بداتەوە ئینشاءڵڵا باشە ئەی چێر ڕاگرتن لێرە قورس نییە بەخوای باشە ئاڵفیانەوێ زستان بەسەرجاریوە بەفرەبارێ ئەرێوە لای هەوسار پشاد و 3000 دیناری مەکالۆ کڕینە ئەی باشە ئەی شوان بۆ شوان چ دەکەن بەخوای شوانیش کایەکڕین و جەکڕین و مەبەست شوانتان دەستەکەوێ شوانی خۆم کوڕژگەچی کچکۆکەن ئای ئەو شوانە ئەو شوانە ئەوە کاراسانی ئەگەر ناشوان لە هەندێک شوێن زۆر زەحمەت دەست ئەرێوە لا شوانە هەنینە ناس نەکەن بزن و مەڕات ئەی لەگەڵ ڕۆژوان چۆنی بەخوای باشم لە خۆی بە زیادی بێ باشە با پرسیارێکیکە بکەم ئێواران خۆت چێش لێنی یا مناڵەکان لێ ناولایی بووکم چێش لێنێ بووکە چێش لێ ڕازی بەرێ بەخوای لێ ڕازی گوێ لێ نییە مشکلێ لەگە لێ ڕازینی وەلایی لە خۆی بە زیادی بی لێ ڕازی ئەرێ بەخوای زالۆ عادی نابیتە بختان برێم لێ ڕازینی نا مەبەسمەوە نەبوو مەبەسمەوە ئەگەر ینی زۆر باشیش نییە بەخوای باشە ئەرێوەلا لە خۆی بە زیادی بۆ خۆت وەکو کابان شیوێک زۆر باش لێنی بەخوای دۆڵ مالێنێم کفتالێنێم دۆغاوا لێ ماشەڵڵا ئەوە تۆزێ قورسیشنەوە بەرێرێ بەخوای قرسن بەس بۆ کومارە منزام دۆغاوێ لێنم ئەتولێ باشە من کفتێکم بینیەوە لە ناو دۆخەوەیە ئەوە ئەویش هەر کفتێ بەستێجا ئەگرێن دۆغا بە ماستی لێنێ باشە ئەو ناوی کفتەکە چیتیایە پیوازاتێکەکەی بەس پیاز پیازی تەڕیا وش ناو لە ئێتەر نێرکە پیوازە نێرکە پیاز ئەوە لە هەندێک شوێن زۆر حەزیرەکەن بەرێوە وایە بەرێ منتیقیمەش حەزەکە پیاوەکەم زۆر حەزێکە دوو ڕۆژ بوو ئەی خوارە باش ئەو ماستەی کە بەکاری دێنن ماستی چێران بێ یا ماستی حیوانی وە ماستی حەویانەی لۆ دۆغاوەی باشە ماستی بزن ئەڵەن باش بازم ئیمەڕ تۆزە بۆنی لێدە بکە ئیمەڕا بۆنی لێدە ئیت سێراش پرتی پرتێوی لایە ماڵێن ئەبڕسکێ ئەمارێن پرتی دەیخوا مۆفەقت کە یاخوا ئەرۆ شتێکی بەمێ بزانام ئەتوانێ وەریگرێ شیفاخان شیفاخان غایش ماشاءالله تەمەنی چەندە شیفاخان تقریبا 7 مانگە ماشاءالله بەزانم بێ بۆ لای من ئادێ وەرە ماشاءالله باش ئەوەی خەریکی پیاسەکردنی چۆنی خۆمان باشی ساحتی چۆنە باشی با لە ڕازی بێ باشش کرد ئێمە ئێوارەیە هاتوین بە گوندەکەیەوە گوندی بناویە باشە بناوێ ینی چی؟ بناوی وڵای کات خۆ گوتن بنە دارەکە ناوی ئەو دارەکە پێرێن بناو بناو گوندەکەی بووە لە سەکانیەکەی بووە ناویان نایە بناو بناو ینی لەو بنەدارەوە هاتووە کۆلکەدار بۆ داری وشی بووە هەردارەی ئەو هەپی بناو باشە بناو جۆرەدارێک نییە بابەت زۆردارێکە وەک ئەو دارانەیە پێرێن بناو کات لە سەرکانیەکەی بووە ناویان لێ نایە بناو ناوەکەی شتێکی جوان لە شتێکی جوانەوە هاتووە قوربان گوندەکەتان لەگەڵ ڕۆژوان چۆنە؟ گوندەکەمان زۆر باشە لەگەڵ ڕۆژە خەرچمە هەمووی بە ڕۆژلە الحەمدوللا مناڵشتان وابزانم حەزی لە ڕۆژوو هەیە بەخوای مناڵەکانشمان بە ڕۆژونە زۆر بەی زۆریان ئیش و کارتان چییە؟ وەڵی ئیش و کارمان ئێستا بە زۆری خەرکەکان پێشمەرگێ پێشمەرگەی ئێرە تا کوێچن ینی مەبەسمەوە دەوامیان تا کوێە؟ وەڵی ئێستام دەوام لەبەر گوێر گوێر
باشە تۆ لە بناویە لەناو ئەم سەوزی و لەناو ئەم فێنچی و لەناو ئەم بارانوی ناژی و لەوێش لەو گەرمایە وڵی جا 5 ڕۆژ لەوێن دە بە ڕۆژی بووم لە بەرگوێڕی خوا لێت خۆ بکایەخوا پێشمەرگە لەگەڵ ڕۆژوا چۆنە بەعام بەخوای جەماعەتی مامویان باش کەس بێ ڕۆژمان لەگەدانی ئێستا بەعام خەرکەکە باشە مەترسی ماوە لەو منتیخانە بەخوای ئەو کاتی ئەمە لێ بوون شەوش گوتیان ئینزارە گوتیان نازم داعش هاتینە منتیقی على ئاساس جم و جۆلەکە بوو بەس شتێکی وانە بوو ئێستا نەما زۆر باشە با داعش نێتە ناو بەرنامەی ڕەمەزانەکەمانەوە لێت بپرسم بزانم لێرە لەم دیە تۆ چ ژیان بەسەرەبەی حیوانداریەکەی باخت هەیە چیت هەیە والله ئەم بەخۆ پێشمەرگەمە بەس ئەیوانداری سێچا بزنیشم هەیە و چێڵەکەم باشە پێشمەرگاتی ئەی خۆ وا ناکە کە تۆ بێ سپیایبی لە ماڵەوە وێ نارم چێڵم هەیە بزنم هەنا شینایەتی دەکەین و ئەوانە شیناتی چیەکەن وڵە تەماتە و خیار و ئەوانە دەکەین سپیندارنانەوە باخچەوە سپیندارانە چی دیەکە چۆنێ ساکەکەنەوە سپیندار دارێکە بەڵێ بەڵا زانم ئەمە چنار ینی دەفرۆ چنار ناسپیندار دەفرۆشێ لە بۆ خانی و لە بۆ ئەو شتانە بەکاردێ ئێستاڵان بکەی بە کلکە پێمە ڕۆ خاکە لەش دەبی لە بۆ پوشین بەردەوانش دەبی و لە بۆ شتەکان بەڕێداش ئەمە شتێکی باشە لە هەولێر وازانم کارگەشت هەیە دێن بەر لە غەلیفانشێ کارگە لەکن ماری عاجز موسایی هەیتیان لە غەلیفانێ ئەی بەرو مزگەوتان عادەتەن چۆن ینی تەراویحتان ئەو شتانەتان چۆن خۆی بە زیادی مامۆستایەکی بەڕێزمان هەیە و تەراوی و چتمان زۆر مەزبووتە دەیخوا مۆفەقتان خۆشحاڵ بین خۆلوانێمە بەخێر سپاس دەکەیت سپاس دەکەیت وەرە باخۆ وەرە دێ وەرە ئەوەش بۆ تۆ باش وا بزانم ئێوە چیتانەوێ باش زانم ئێوە حەسەن لە کامایە ها باشن ئەبێ بڵم ئەنگۆ کوونە وانە تۆ ناو چییە؟ کاک محەممەد ماشەڵڵا چاو زۆر جوانە دێ بەتێکە سێری کامێرەکەکە چاوت دەزانی چ ڕەنگێکە؟ کەسکە؟ لای ئێمە پێڵن چاوی شین ماشەڵڵا جوانیت کاک محەممەد چی تەوێت تۆ؟ مەساسە ئەوە چییەوە بە زۆری حەستان لە مەساسەیە؟ باشە پێم بڵێ بۆ تۆ بەڕۆژوو نەبوویت دوماگرتینە دوود گرتوون دوود لە سەرەتایە گرتوونیان لە نێوانیان هەیە نێوانیان ئەمە بزانم ئەم بام پێوە وەرە ڕووبکەرە کامێرەکە تۆ ناو چییە؟ ڕەوا کاک ڕەوا چۆنی؟ باش چۆنەوە لێرە دانیشتوی لەم سەر جادەیە؟ ها؟ ما برێم ئەی چنی خۆ پێ بگافنات لێرە دانیشت ئاوا تۆ بە ڕۆژوویت؟ نەخێر چۆنە بە ڕۆژوو نەبوویت؟ ما برێم ئەخبا بزانم تۆ ئانی بۆچی بە ڕۆژوو نیت؟ پێم نەکرا بگیرم پێر نەکرا با بزانم دەسم بکەمەوە تۆ کامان دەوێت ئەوە دەوێت ئەو کاکەی پشتەوە چییەوە نایەوێ بێت بابێ جگایکەنەوە وەرە ئێرە وەرە ئێرە ئاوە تا تۆ چۆنی؟ باشی تۆش چاوت کەسکە؟ چییە بران؟ ئەی دەڵێ مناڵی بناوێ هەموو چاویان کەسکە؟ زۆری تایە چاویانکو ئێوە جوان بێ؟ چاومان نەگۆڕینەوە؟ تۆی خۆ ناگۆڕیتەوە؟ جا تۆ پێم بڵێ تۆ شانست کەوتە ئەمانەوە با بزانم ئیترم پێیە حەزت زۆر لەمانە نییە وا بزانم وانە تۆ لەگەڵ ڕۆژوا چۆنیت؟ باشی بە ڕۆژوویت؟ بە ڕۆژووی چییە مەسەلە ینی تۆ نەتوانیوە بە ڕۆژووی؟ سێت گرتووە؟ بێتەبانی هیچی تری لێ بگری؟ زۆر باش یاخوا سەلامەت بی ئەمە دانەیەک لەما دەمێ ئەی ئینجا تۆ لە بەرۆی هینەکەەوە ئەمە شتێمە تۆ پێم بڵێ تۆ حەز ناکەی بەرنامەیە پێشکەشکەی وەکو من ئەی چه حەزەکە بەرنامە پێشکەشکە لە تەلەڤیزۆنەوە دیار بێ ئاوا بڵێ بینەران چۆنن تۆ چی بۆشوانی چێر و ئەوانە هیچ ئەو بۆ ئاکات پێڵەن جۆرەکەی پێڵەن گۆلی پێڵەن چی پێڵەن گۆڵ ینی فەرخەی چێری وڵ چی پێوەی ماک چییە؟
ئەوەی ئی شەربەت و هین ئی دوو ئەوانە بەێ پێتا ڕژە ئەی بۆ ناشۆیتەوە شوتم بەس لێ نابێتەوە ینی پێستەکەی چی لێ کردو خۆ هینی نەکردووە ناخورێ لە هیچ نەگوێم بێرە لێ دەست خۆش چۆنن باس تۆ باشی تۆ ناو چییە بانە بانە شوێنەکەتان زۆر بەرز و خۆشە ئەمە چی پێڵێنەمە بەرمیل بەرمیل لەسەر بەرمیلی دانیشتون چۆن چوونە سەر بەرمیلەکە قادرمە هەیە ئەی تۆ ناو چییە چێ شنە چۆنی شنە تۆ لە مەکتەبی لە مەکتەبی یا لە مەتکەبی مەتکەب مەتکەبەکەی خۆمان ئەی تۆ تۆ لە مەتکەبی باشە لە چەندی دوو ئەی تۆ ئێوە جمکن ئەی خوشکن ئامۆزای چیە ئامۆزایەکتر ئامۆزای ینی چی ینی کچی مام ئێوە کچی مامی یەکترین وانە بابی ئەوی مامی تۆیە نازانی باشە زۆر باشە ئێوە چییە ئەو گوڵانە ئەو بۆچی لێت کردوونەوە بانێ هەند حەزێنە ئەوە بۆچیان دەبێەوە باشە ئافرین بابزانم من چیم پێەیە ئامانەش دەدەم هەنیە بە ڕۆژوونیان نا بە ڕۆژوونینە بە ڕۆژوونینە ئێوە یەکت گرتیا ئاوا تۆش یەکت گرتیا چاکتان گرتووە ئەجا دانەکەی ئەخیریش بگرن سەرەتا و کۆتایی بگرن باشە ڕۆژی حارفەش دەگری ڕۆژی حارفەش بگرە ئەمەش بۆ تۆ باش ئەیە بۆ کوڕە جوانانە بەڕاست ئادەی وەرە بەسەم زیرەکی تۆ پۆلی چەندی باشە تۆ پرسیارێکی برکاری لێ بکەم پرسیارێکت لێ بکەم ئاها پسکیتەکان هەیە پسکیتەکان ئاها خڕن لای چواردانەی تایە پێڵم پسکیتی هەشتی تو بینیوتە نەدیوە بەڕێی تۆ چەند دانەی تایەوە چواری تایە ئاخر لایە چواری تایە یعنی بە هەردووچیانە کاتە چەند چوار و چوار هەشت بابزانم چیم پێ بیدەم بە تۆش ئەمە باشە وەڵا خۆشە ئەوانە باشە باشە بە قوربان چۆنی قوربان باشی نازام هەر کەسێ ئەم کەوشانی تۆ لە پێک ئەم پێڵاوانیانی پێشمەرگەیە ئەمە زەبەلینە عین پێشمەرگەینە ئاین ئەمریکان پێشمەرگای زەبەلی ڕاڕۆیی خۆ گورج کردوەوە هەموو دەمێ ئەمە قەرچی گوندە هەگورچی زمانی خۆ پێراویش نە پێناکرد شەوێ منە بینم جاری وا بە کڵاو جامانەشەوە خەوە بە مێزە ئەم شەوێن لە سەری بکەوی خەوم لێ ناکەوی حیاتی خۆشم نا ئەوە کویمە ئیوە نووسیمە هەرێک هاوینێ زستانی پایزی ئەوە نووسیمە لە قڕ هەر کاتێ وتیان هەستە بڕۆ حازری ینی مسلحی بەعیاتی خۆ برێ شوارەکەم لە دانابی کوردەکەم دانابی دەخوێت دادام نایە باشە ئیش و کارت چییە؟ لە مزگەوت تێتەعینم خادمیت؟ بەێ ئەویش خانە نیش بووینە ئەمە براغ و مراغن هەنە و مارن لێرێ و
ڕزن هەیە و باسە شیوانان هەیە دەغل باشاگەر ئێستا ئەچێ پێت بڵێ بڵێ وەرە واز لە گوندی بێنە وەرە شاری خانوێکە دەدەن نایم لە شاری هەراتم خۆشەکەوی لە شاری ئەرەوە لە شاری بم هاتمەوە کەواتە تۆ گوندت پێ خۆشە لێرە وەزاتم باشە خۆی بەزادی بێ الحەمدوللا جگە لە مزگەفتە ئیشێکی تر نییە باخێک شتێ با نارم ڕزەکی زۆرم هەیە دەخلودانیەکەم ڕزمە بەست ڕزە دێم و ئەوانەیە دێمەکەی باخسەت کەشم هەیە بەراویشم هەیە ترێ چ نەوەیەکت هەیە ڕەشم هەیە سپیم هەیە ئەی سپیش دووسێ نەوەی هەیە ڕەش دووسێ نەوەی هەیە ئەم نوعکم هەیە لێرە بۆ چ نەوەیەکی زۆر باشە وڵی لۆ ڕەش لە موچێترە ئەم ڕەشە عامەکە نازانم ڕەشەکە کرێتە مێژ دەگەر نەش فرۆشێکرێتە مێوش معنای بەرهەم هەیە ئەی باخی ئاوداری و ئەوانە هەیە ئەویشە باە خواردنەکەن هەیە ئەمە زۆر نەخوای بەزادی بێمزا چیەکەن لە چیژ و میژنە هەموو دێنە سەردانێ باە خواردنەکەیکە وەلا باە هەندێکە چیەکەی تەماتە خەیار چی وڵی وچن سارا هەموو خیار و تەماتێکە هیچ نابی نابێت ئەی بۆ کودی و بۆ ئەوەش نابی هەرەکردین بەس بامیە ئەبندەگەر باینجانە خۆیت کە نابێت هەموو هیچ کەم لە جێ خۆ بایگەرم لێ ئەدا باشە هەچی پرسیاری لەکەین ئەڵەن ڕۆژوو ئێستا خۆشترە لەی قەدیم ش زۆرە بەس دڵی قەدیم خۆشترە لەی ئێستا تۆش واڵی کوڕە مامۆستا زمانی خۆوەڵەوە بلاهی شەوێن برنجە دروی بە شەوێ ئەوەن ئامازە برنجە مارنداتە ناودەستی مار وەڵا ئە بە ڕۆژیش بن ڕۆژەی شەوێ ڕۆژێشە چوون لە جێکن لە بن پەناچی هور دەکرد ئە بە ڕۆژ ڕۆژی ناشکە بەنانی بەیشی نە تەڕەن هەبوو نا ئەوی ئەویانی هەباندێک ماستی هەبوو نەگە نەبوو دڵەکە خۆشتر بوو کاری خۆشتریە خەوەتە بخەوت ئەی باشە بۆ ئێستا دڵ خۆش نێ بە بۆ چوونی تۆ ئەوە هەمریشە خۆی هەبرنجە خۆی پارە دەیەوە هیچ ئیشی ناکەی پیاوەگەی گۆدا ئێمە پارە دەین بۆی بیخۆین پارە سەرفەکەین و شتەکڕین و دەیخۆین دوایە بێ پارە بین بۆی لێمان دەربێنەوە نەبابە ئەوە ئزاتەوە قسەیتەوە ئێمە بەس بە نەخۆشی لە ئەم سندی بخۆی ئەتو وەچ هەر هەڕووی نامینێ ڕاستە بەس دەگە پارداوە لە جێ خۆ تووشی نەخۆشێبی شکر کوڕ و کچ ئەوانت هەیە بەێ تا چەند لیان ڕازی والله هەموو زۆران لێ ڕاستیمە الحەمدوللا ئەی لەگەڵ خێزانەکە لەگەڵ ڕۆژ و ئەوانە چۆنە هەمووی بە ڕۆژین و خوا بزانێت الحەمدوللا قوربانجان ماندوومان کردی مە مەمنونین نا مادی بوو ناوی ماندوو نابی خەماخەت بولێت نەبی نا یاخۆ بەسەر سایە لەگەڵ چۆنە دانن نەکردوونەوە دان واللهی عمرم هەم بایەوەندە مایە ناشەڵا مەفەقە بی و شەڵا باقی عمرەکەم بایەندە مایان دەش خوا لەکەری ئەڵەن لەزەت بە ددانەکان تێ باشە مەفەق بێت کاک ئازاد تۆم گۆپاڵەت بۆچی هەڵگرتووە شوانی لە کوردەواریە چی گۆپاڵ هەڵگرێن نیشانەی نیشانی شوانەکە نیشانە شوانێتە شتێکی تریش هەیە بەس دڵم نابێت تۆ بڵم تۆ شکوش و پیر نیت برێ ئەڵەن نیشانەی پیریە ئەڵەن نیشانشیە کازانی چۆنا ئەڵێن وەکو مەتەڵەڵەن ئەڵەن دوانی کردو بەسێ ینی بە دوو قاچ دەرەقەت نایە دانێت هیچ چارە نیە ئەگە پیر بووی ئەبێ گۆچان دەست بگەینی بەسی شڵی تۆ گۆچانەکە ئەمن مایتم پێشتا لەو سەری بێمەوە بە ڕۆژی هەڵگەڕێیت و بێتەوە خوارد بە ڕۆژیشم الحەمدوللا خوا فرسەت بەیاخوا ئەزانی ئیوا هەیە بە تابەتی شوان گۆپاڵەکە و گۆچانەکەی زۆر خۆشەوێت ئێستا تۆ دەستەکەری پێکرێ ئەلۆمار و لۆشتیوانە گۆچان هەندیت فەنجە چاکەبی لە چای بە تایبەتی لۆمارە دەستەکەری پێکرێ بە گۆپسانی و لۆ هەم شتی بەکارگرێت زۆر ڕاستە تۆ شوانیەکەیت کوتت بەێ چەندێک حیوانەکان دوورەخەیتەوە لە سبێنە تا نیوڕاناس مەچە نیوڕانەش دێ بۆ هێوارش تا شوانە بی هەتا سەچیانەمە هەتا مڵکی خۆتانە هەموو کوتت بە ڕۆژوشم بەێ ئەم ساڵ الحەمدوللا ئەندازەیەک فێنکە بەێ جافێنی بیاگەرمی هەر ڕەمەزانە ڕاستە ئەبێ ئەبێ ڕۆژی بگری ئەبێ نوێژ بکەی تا ئەمری لە منداریوە ئەبێ ڕۆژش بگری تا بمردی ئەگەر بەناس ڕۆژی عزری هەیە ڕاستە سەفەر نەخۆش بی ئەوانە ئەگەنا بکەین یان نەخۆش بیان سەفەر دەیخوا فرسەتی تۆ بە سایمنی خۆشحاڵ بێ قوربان سایمنی مامۆستا قوربان سپاس دەکەین میوان بەیواری سپاس دەکەین دەی چاوە مەمنوون جەنابەتین وڵای جا ڕسقی عیوانم هەیە با قوربان جا والله ئەوە بەرەکەت شیرە ڕوونتەوێ پەنیرتەوێ لۆرتەوێ بەرەکەتە گۆشتی عیوانتەوێ هەمووش لە خزمەتە ڕازی بێ سپاس دەکەین بە زیاد خوای گەورە بەرەکەت
کاک عوسمان سەبارەت بە گوندەکانی کوردستان هەمیشە وترێ گوندی کوردستان هەمیشە دیندارێکی جوانیان تایە لە هەر شوێنێک سێ ماڵ هەبێم لەوێ مزگەوت هەیە بەردە نوێژ هەیە با بزانم گوندەکەی جەنابتان بۆ لە ڕوانگەی دینداریەوە هەم بە هاوڵێنەگە وەکو سەردێکی کوردیش بێ لە ئێستا لە ڕابردووە چۆن بووانی پێشی بەخێر بێن دەستان خۆش بین خوا پاداشتنداتۆ وڵی قەدیمەن گوندی بناوی بەەوە مەشهور گوندێکی دیندار بووە قەدیمەن هەشتاکان بەبیرم دێها 120 مار بووە ئەو کاتیش مەلان هەر بووە پێشیمەش حوزریان هەبوو کۆمەڵێک فەقییان هەبووە کۆمەڵێک فەقی لێر دەرچبووینە مەلە الحەمدوللا دوای کە گوندەکان تێکچوون و نەمان دووبارە گوندەکان ئاوادان بوونەوە سەلایزال مەلایان بەردەوام بووە یعنی ئەگەر مەلان ڕۆیبی وان نەکەیت لە هەفتێک زیاتر دە ڕۆژ زیاتر بێ مەلان بینێنەوە ئێستاش لایزال مەلایان هەیە و خەڵکەشی دیندار مسلمان الحەمدوللا مەلایان خۆشەوی خەشی مسلمانیان خۆشەوی خەشی دینداریان خۆشەوێتن ئێستاش الحەمدوللا کۆمەڵێک مەلایان هەیە کۆمەڵێک مەلای چاشیان هەیە هەمی مەلای گەنج و بەتوانانە لە دەرەوەی بناویە مەلانە و خزمەتی گوندەکان دیکاکەن الحەمدوللا خەڵکەشی دڵسۆزن الحەمدوللا خەڵکەشی بەڕێزن بە تایبەتی لەگەر مەلا و میوان و هەر بە ڕوخساریشەوە دیار بوو کە مەسەردانمان کردن و مقابلەمان کردن دەستخۆشیان ڕاستە هەرینیشە گوندێکی سەر ڕێشە ینی دیارە ینی الحەمدوللا ئێستاش سێ مزگەوتیان هەیە دو مزگەوتە سە زادی مزگەوتشیان گوندی سەرێ زۆر ڕاستە دەستی تۆش خۆش بێت قوربان موفق بێت مامۆستا وەسعی ڕەمەزانی گوندەکەتان ماشەڵڵا تۆ بە خۆت گەنجی اینجا ئەمانەوێ بزانین دۆخی ڕەمەزان چۆنە لە گوندەکەیەوە هەروەها ئەو پەیامانەی کە لە ڕەمەزانە گا بە خەڵکی گوند نشین ئەبێت چۆن بێ مەسەلەن چی بێت جەنابەت بەرنامە لە ڕەمەزانە چی حەزەکەین چەند خولێکێکا بە کورتی بەڵێ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم یاخۆ بە خێرمێن لێوە تا ئێرە پیرۆزبای مانجی ڕەمەزان لە خۆم و لە هەم مسلمانان دەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان ئینشاءڵڵا و داخوازین لە خوای ڕەب العالەمین کە ئەو مانگە بکاتە مانجێکی پڕخێر و پڕبەرەکەت و سەرکەوتن بۆ مسلمانە ئینشاءڵڵا بە خۆتان دەزان زەوی گوند زۆر جیاوازە لەگەڵ زەوی شار بەڕاستی ئەو ئیمانەی کە لە گوند هەیە و ئەو گوند نشینانێکەوە ئەو ئیمانێک کە ئەوان هەیتیان زۆر جیاوازتر لە ئیمانی کەسێک شاری لە بەرەندێ خزمەتکردن لە گوندی تام و چێشتی تایبەتی هەیە لە چاوەی کە لە شاری دەکرێتن لە گوندەکان زیاتر ئەمن برێمە ئەو ڕەمەزانەی پەیوەست بوویمە بە تەراویحەکان و پەیوەست بوویمە بە برێن فتارەکان لەگەر جەماعەتی ئەگەر بێت و لێرە بووبن ئەگەر ناش برێمەگە لێر نەبن هەر لە ماڵی خۆما هەرێکە فتارەکەمان کردوتەوە زیاتریش پێوەستیم بە وتاری عەسران ڕۆژانە وتاری عەسرانمان هەیە و لە وتاری عەسران هەر ڕۆژە و باسی پێغەمبەرێک دەکەین لە پێغەمبەرەکانی خوای گەورە بەعڵقات باسی دەکەین وتاری هەینی وتاری هەینی وەڵام متەفەریقە زیاتر ئەمن جەخت لەسەر ئەو ئافاتان دەکەم و کە ئافاتی زمانە ئاچکە زیاتر لە مانجی ڕەمەزان معلومی جەنابتە لە مانجی ڕەمەزان پێویستیەکی زۆرمان بەوەیە کە زمانمان باش ڕابین لەسەر قسەی باش و زمانمان بپارێزین لە وشەی خراپ بەکارهێنان چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کەسی وا هەیە بە ڕۆژوو دەبێ مانجی ڕەمەزانان تەنها برسێتێکە و تێنێتەکەی بۆ دەمینێتەوە چکە لەبەرچی لەبەرەوەی چکە زمانی خۆی نەپاراستووە لە قسەی خراپ و لە قسەی نابەجێ لە درۆکردنە لە بوختانە لە غیبەتە لە نەمیمەتە ئەوان هەرهەمیان هێشتانیش خراپن محاولەشم کردیە ڕۆژانە هەرجارە و هەر هاینیەک و هەرجمایەک و باسی مۆزوعشی دیاریکراوە بکەم زۆر باشە بانگیشی دا بچین ڕۆژەکەمان بشکێنین فەرموو بچین ڕۆژەکەمان بشکێنین فەرموو أشهد أن لا إله إلا الله الله أكبر بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين
الضالين